وەرزشەکانی تر وایە یعنی هەموو وەرزشێک چێژی خۆی هەیە ئەم یاریەش جۆرە وەرزشێکی تایبەتە تاموچێژێکی خۆی هەیە بۆ کەمبینا و نابینا ئەتوانن سوودی لێ وەرگن وەکو لایەنی جەستەیی و هەروەها مەعنەویش. چۆنێکم یاریە ئەەکەی لە 2013 بورنە چۆنە تعاملکردن لەگەڵ ئەو تۆپەیە کە بەو شێوەیە ئەو زەنگۆڵەیە لێە لە ناوە. بەڵێ ئەو تۆپە و زەنگۆڵەیی تایە بۆ ئەوەی کەسانی نابینە هەروەها ئەو کەسانی کە ئەشبینن ئەم عینەکەکەنە چاویان هیچ نابینن ڕەشە و دیوی دەرە و هیچ شتێک دەرناکەوێت بۆیە بەو زەنگە ئەبێت تەرکیزی باش بێ بزانی ئەو تۆپە ئاراستەکەی بەرەوکیۆیە تاوەکو سەدی بکەیت و بیگریتەوە. گۆڵێکی 9 مەتری زۆر نییە سەیتەرە بکەی بە سەریا و نێڵی گۆڵە لێ بکرێ لە ڕاستیە زۆرە بەڵام بۆ لە یەک کاتە 3 کەس دیفاعی تیاکە ئەو 9 مەترە ئەو نییە یەک کەس بێت و دیفاعی لەو 9 مەترەیە کە هەر یەکی 3 مەترێکی بەرەکەوێ یاخود لە کاتی پەناتیە ئەبێت بە 9 مەترەکە بۆ تۆ. باشە لە بەنیازی بۆ داهاتوو چی بکەیت چۆن پارە بەم یاریە بەنیەوە؟ وەڵاهی بەردەوامین ڕاهێنانەکەین بەڵام پەرەدان بەم یاریە بە پاڵەوانێتی ئەکرێت بەریەککەوتن لەگەڵ فرقەی ترە ئەو کاتە ئەتوانین سوودی زیاتر وەربگرین و بچینە ناو پاڵەوانێتی باشەکانەوە و یاریزانەکانی شەتوانن مستەوای خۆیان بەرز بکەنەوە. کەسانی نابینات چۆن ئەتوانن پارە بە توانەکانی خۆیان بن لەم یاریەیە؟ بەڵێ ئەتوانن سەردانی ئەم قاعانە بکەن بۆ نمونە قاعی یانەی ڕۆژ سەردانی ستافەکەی بکەن ئەتوانن لەوێەوە بەشداری بکەن لەم جۆرە وەرزشەیە. پاڵەوانێتی گۆڵبۆڵ پاڵەوانێتیەکە بۆ یەکەم جار لە سەر ئاستی عێراق و لە سلێمانی ئەکرێ ئەم پاڵەوانێتیە پێک هاتووە لە هێنانی چەند تیمێکی دەرەوەی وڵات بە میواندارێتی یانێ ڕۆژ کە تاکەیانێ لە کوردستانە چالاکی هەبێت و تیمی گۆڵبۆڵی هەیە واتە زەنگی تۆپی زەنگی نابینایان ئەم پاڵەوانێتیە کە لە شاری سلێمانی ئەکرێ تیپەکانی یانەی ڕۆژ کە سەرپەرشتی ئەکا خۆی بەشدارە هەروەها یانەی ویسام کە لە عێراقەوە دێت یانەی بەسرا هەروەها یانەی سنە یانەی ئێران و هەروەها یانەی دیاربەکر و یانەی سەڵتەنەی عومان و یانەی عەجمانی ئیماراتی بەشداری ئەبن. ئەمڕۆ یەکەم یاری دەستی پێ کردووە یەکەم ڕۆژی یاریەکانە دوێنێ ئیفتتاحیەکردنەوەی پاڵەوانێتیەکە بوو بە ئامادەبوونی بەڕێزجێگری سەرۆکی حکومەت کە ئەو چاودێری سەرەکی و سپۆنسەری سەرەکی پاڵەوانێتێکەیە. وەکم جارە لەسەر ئاستی عێراق ئەم یاریە بەنجامەکە هێنرێ گرنگی ئەم یاریە چییە؟ گرنگی ئەم یاریە ئاشنابوونی خەڵکە بەم یاریە لەبەرەوەی ڕەنگە تۆپی پێ تۆپی با لە باسکە ناسراوە لە کوردستانە و هەم لە هەموو دنیاە بەڵام تۆپی گۆڵبۆڵ نەناسراوە. لە عێراقا چەند یاریەکیان کردووە لە دەرەوەی وڵات و ئەوانە یاریزانی ئێمە هەیە یەکێکە لەو یاریزانانەی کاک محەممەد کە بەشداری کردووە لە بتوڵاتی دەرەوە و مەدالیای زێڕینی پێ بەدەستێناوە گرنگێکەشی لەوەیە کە شاری سلێمانی شارێکی زیندووە هەم بۆ وەرزشەوان و هەم بۆ چالاکی ئاواهی لەم جۆرە و بە شانازیەوە و بە فەخرەوە کە ئێمە لە ئێبسای نێودەوڵەتی ئێبسا ئیتیحادی نێودەوڵەتی گۆڵبۆڵە وەکو چۆن فیفا هەیە ئێبسا هەیە لەوێ قوبول کراوە لەسەر وێبسایتەکەشیان ناوی سلێمانی هاتووە.